شلوني أحوالك؟ باشی بەرنامەکمان هەیە ئەو بەرنمەیە باسی دانفێدانان و شتوا دەکات مەسەلەن یعنی لەسەر ئەوەیە ئەو کەسانە کو ژیانی هاوسەریان هەڵبژاردیە جەنابەت یعنی مەسەلەن کو ئەو مرد کردێ زارێ بەناو کاتیمە لەگەرەیە یعنی کو ئەوەت هەڵبژاردە و زەلامی کە ئێستا مەسەلەن هاوسەرتە کو هەڵبژارد والله لە ئیشە پێکەوە بووین دەوست لە ئیشی خۆت کردی ئیدی برادر بووین لە هەمان جێ ئیشمان دەکرد باشە مەسەلەن یعنی ئێستا دەمەوێتم پێت برێم یعنی ئەو کەسی هەر بژار یعنی زۆر بەدری خۆت بوو لە ڕووی ئەخلاقی زۆر باش بوو بلێ کەس باسی نەدەکرد بە خراپە کەسێکی باش بوو ئەوەم بەلاوە گرنگ بوو زۆر کە کەسێکی زۆر بە ئەخلاق بوو کەس باسی نەدەکرد لە ڕووی تەبیعەت لە من دەگونجاوتەوە باشە سوالك يعني مثلا ئەتوو ئەو هیچ وعدێکی بە توودا بوو جێبەجێ نەکرد بەس بەڕاستی هەمووی جێبەجێ کرد اعترافات والله هەمووی جێبەجێ کرد چونکە هیچ وعدێکی ئەوها گرنگ نەبوو مهمترین وعد لە زەواج دڵخۆشیە و ئەوەشی پێدایمە الحەمدلله باشە ئەمن دەمێ پرسیارەت بکەم یعنی بینی خۆمان بیتن ها یعنی ئەتوو پێشەوەی مێردی بکەیت چەند داخوازی داد و بریە والله ئەو شتانە ناژمێردرێت چونکە مادەم کە لێدا شخصە و چێە یعنی زانە ها ئەترافی کرد کە زۆر هات نەداوای بەس ئەوی هەری بژاردی ئەو ئەفزەلەکە بوو ئۆکەی بووە طبعا مەسەلەن ئێستا فێکۆ مرتاحن الحەمدلله زۆر باشە پێت باشە مەسەلەن یعنی گەنجی ئێستا کو زەواجی بکەن کو یەکدری هەڵبژێرن بەخوای پێشتر لە زمانی زوو مەسەلەن ئەو شخصانە یەکتریان نەدەناسی داک و باب یەکتریان لە بۆیان هەڵدەبژاردن ئێستا مۆدیلی ئەو شتەی نەمایە لەبەرەوەی ئێستا پێشوت نەک تەلەفۆن ڕیسالە بەس یعنی مەسەلەن ئەهەمشی بزانی کە ئەو شخصە کووە طبیعەتی لەگەرت دەگونجێ ناگونجێ مەسەلەن هەیە هەر کەسە و عائیلەی وی تەربیەتەکە مثلا ئەمن عائلەی من تربێتەشیان دایتە من عائلەی وی تربێتش کە ئایا ئەو ئەمنی قبولە یان ئەمن تربێتیم قبولە لەگە یەک نەگونجێ شۆت دەکەنا لەگە یەک نەگونجەی ئیدی جیابوونەوە ئەو شتانە ڕوودەدا یعنی مهمترین شت ئێستا پێت باشە مهمترین شت ئەگەر بکرێتن لە زەواج یعنی لە ژیانی هاوسەرگیری کە بکرێتن ژن و مێردەکان پێکەوە مرتاح بن کو ئەو هاوسەرەی هەڵبژێرن دەبی لێک تێگەیشتن هەبی لێک نێزیک بن ها لێک نێزیکتر نا بلێ لێک نێزیک بوون چییە تو کە لێک تێگەیشتی ئەوە لێک نێزیک بوونە کە لێک تقبول کرد مەسەلەن ئێستا ئەمن تووڕە بم ئەو تووڕە بیتن نابیتن دەبی کەسێک هەر تەنازول لە بۆ ئەوی کە بکات لۆ بەردەوام بوون یعنی ئەوە ئەساسە باشە ئەتوو مێردەکەت ناوی چییە زیندان زیندانت کردیە دەبی زیندان بکرێ مەسەلەن ئێستا چ غەدرە کرد لە مێردەکەت کردیە تو وەکو غەدر نا بەس غەڵەت هەر دەبیتن یعنی لەشیان یعنی ئاعتیادی ئەگەر کەسێکدان بە غەڵەتی خۆی دابنێ بەرامبەر شخصەکە لە بەرەوەی پێ گەورە دەبی ئەم زۆر زوو عەسەبی دەبم و کە عەسەبیش دەبم زوو سارد نابمەوە یعنی هەر لەسەر لە ناو مێشت خۆم هەر ئەمن ڕاستم مەسەلەش کوردی دەرێت دۆ شاوی تێکردەکەی ئەجا ئەو زۆر باشە لە بەرەوەی ئەو ینی زۆر زوو هادی ئەم دەکاتەوە ئەو زۆر باشە ئەوجا ئێستا ئەمە دەمانەوێتن لەبەرەوەی تو زۆر بە جەریئی قسەت کرد لەبەرەوەی بەرنامەکەی مە جوانتر کرد ئەنگۆژ ئێوارێ دەعوەتی مەبوون لە ماسی شکار خوانێکی جوان لەگەر کاک زیندانی هاوسەرت دەبێت سەر لە ماسی شکار دەستان خۆش بە هیوای سەرکەوتنی زیاتر زۆر خۆشحاڵ بوو